با یەکێک لە گەورەترین پۆستەرەکان دادەنرێت. درێژی پۆستەرەکە 50 مەترە. بینەرانی پایتەخت میدیا لە کەرکووکی دلی کوردستانەوە سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ وەکو تیمی پایتەخت میدیا بۆ ڕۆمالکردنی چۆنیەتی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن سەردانی پارێزگای کەرکووکمان کرد. ئەوەی سەرنجی ڕاکێشام کاتێک داخلی نێو پارێزگای کەرکووک دەبووین، ئەم فلێکسە یاخود پۆستەرە گەورەی یەکێک لە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستانەکەوە با یەکێک لە گەورەترین پۆستەرەکان دادەنرێت. اینجا پێم خۆشە ئەگەر هاوکارەکەم لەگەڵم بێت و یارمەتی دەرم بێت لە نزیکەوە ئەو شیعارانەی لەسەر پۆستەرەکە نووسراون بۆتان شی بکەمەوە. بێگومان درێژی پۆستەرەکە 50 مەترە. تاوەکو ئێستا لە میانی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق گەورەترین فلێکس و پۆستەر کە دانرا بێت ئەم پۆستەرەی شاه و نەجم کەرکووکی کاندیدی ژمارە 2 پارتی دیموکراتی کوردستانە. بێگومان شاه و نەجم کەرکووکی یەکێکە لە کاندیدا هەرە سەرکەوتووەکانی پارتی دیموکراتی کوردستان کە لە ئێستادا ینی جەماوەرێکی زۆری لە خۆی کۆ کردوتەوە. بێگومان ئەمڕۆ هەر لە شاری کەرکووک چالاکیەکی فراوانی ڕێک خست بوو کە تێیدا ژمارەیەکی زۆر لە چین و توێژەکانی ئەو شارە بەشداری کردو. اینجا با سەرنج بخەینە سەر فلێکسەکە کە وەکو باسم کرد درێژیەکەی 50 مەترە. لەم سەرەوە وێنەی سەرۆک بارزانی دانراوە. باشە وێنەیەکی گەورەی سەرۆک بارزانی دانراوە. لەم لاشەوە نووسراوە لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 275. هاوکات لە هەمان کادا 2 لۆگۆی گەورەی پارتی دیموکراتی کوردستانی لەسرە و لە ناوەڕاستی وێنەکەش یاخود پۆستەرەکە وێنەی پەیکەری پێشمەرگە بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە دانراوە کە ماوەی چەند ساڵێکە ئەم ئاڵا پیرۆزەی کوردستان دوای ڕووداوە نەخوازراوەکانی 16 ئۆکتۆبەر ئێستا لە شوێنی ئاڵای کوردستان ئاڵای عێراق هەلکراوە. بێگومان پۆستەرەکەش لەلایەن کەسایەتیەکەوە کراوەتە دیاری کە لەسەری نووسراوە دیاری بەڕێز محەممەد یونس ئەحمەد غەفور ساڵەی. لەم لاشەوە چی نووسراوە؟ نووسراوە کاندیدی ژمارە 2 شاه و نەجم کەرکووکی هاوکات وێنەی کاندیدەکەشی لەسرە. وەکو باسم کرد ئەم پۆستەرەی کە دەیبینن گەورەترین پۆستەرە لە میانی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی داهاتووی پەرلەمانی عێراق و درێژیەکەی 50 مەترە. بۆیە سەرنجشی ڕاکێشام پێشتر لەم شێوەیە نەمبینیەوە بەڕاستی پۆستەرێک بەم قەبارەیە گەورەیە لە دەواازەی شارێکدا بنرێت.